لێرەدا ژنان لەژێر ناونیشانی شۆڕشی بەرەو شۆڕشی کۆمەڵایەتی دیموکراتی کار ئەەکەن بەڕاستی لێرە کۆمەڵی لەو ژنانە لە وڵاتانە کە کوبوونەتەوە ئەمانە ئەیانەوێت بەڕاستی ژنان بەرەو دیموکراتیە دواتە کۆمەڵگە بەرەو دیموکراتیت برن ئەمانە هەمووی کاری زۆر باشە ڕاوبۆچوونەکان ئاڵ و گۆڕ ئەەکەن ئەو ڕاوبۆچوونە باشانەی کە ئەیانەوێت کۆمەڵگەی پێش بخەن کاری لەسەرەکان خۆتان نزانن کۆمەڵگە لەگەڵەوەیە کە ژنانیەوەی کۆمەڵگەنەوە دایکی نیوەکەی ترین کاریگەری ڕاستەوخۆیە هەم لە ڕووی پەروەردەکردنەوە هەم لە ڕووی ئامادەکاریەوە بۆ خێزانەکان واتە ژنان ڕۆڵی سەرەکی ئەبینێن. ئەگەر بمانوێ بتوانین لێرەیە ژنان بە بیر و باوەڕێکی دیموکراتیانە لە ناو کۆمەلگا پەروەردە بکرێن واتە بە مافوو ئازادیەکانی خۆی بگات ئەمە گرنگی کتابەتی بۆ کۆمەلگەی مرۆڤایەتەیە هەموو ئەزانێن ئەو شۆڕشە نوێیانێ واتە شۆڕشەکانی کورد کە باڵی ڕێیسی ژنان کاریگەری ڕاستەوخۆیان لەسەری هەیە ژنان توانیویانە ڕۆڵێکی گرنگ بەرجەستە بکەن بەڕاستی ئەو خەیاڵ و بۆ چوون و بیرۆشانی کە لە دژی ژنان بە هەمیشە قسەی لەسەر کراوە بە ناڕاستۆی خۆی بخەنەوە کە بڵێن ژنانیش خەڵکانێکی کاریگەرن ژنانیش توانە و قدرەی زۆر باشیانی هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی ئیمکاناتەوە هەم لە ڕووی ئیمکاناتی جەستەوە لەبەرەوە ئەم کۆنگرانە زۆر گرنگە پێویستە بیرۆڕاکان یەک خرێ پێویستە ئێمە بتوانین بیرۆڕای دروست و دیموکراتیانە بێنینەکایەوە تا بتوانین کۆمەلگا بەرەو ڕەوتێکی پێشکەوتن و سەرفرازی و دیموکراتی بەرین. ڕاشکاوانە زۆر بوێرانە زۆر دڵسۆزانە قسەیان لەسەر ئەو نەهامەتیانە کردووە کە بەسەر ژنان بە تایبەت کۆمەڵگەی کوردەواریە هاتووە ئەمەش لە ڕاستیە خۆتان زان کۆمەلگای کوردەواری هەمیشە کۆمەڵگەیەکی بەدبەخت بووە هەمیشە ژنان لە دوو شۆڕشە کاریان کردو هەم شۆڕشێک وەکو ژنێک شۆڕشیان کردووە هەم شۆڕشێکیش بۆ دیموکراتی و بۆ ئازادی گەل و نیشتمانەکان واتە ژنان لێرە دوو جار لە خەبات و تێکۆشانن ئەمانە کاریگەری زۆر باشانێ بەڕاستی ئێمە و حەقەتەمان لەبیر نەچێ کە بەهۆی هێزی چەکداری ژنانەوە کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە هەموو جیهان ناسراوە واتە خەڵک شانازی واتە گیان ژانازی بە ژنانەوە ئەکا کە بۆ شێوەیە قارەمان و تێکۆشەران بە بەڕاستی ئێمە زۆر جار لە کۆنفرەنسەکانی دەروی وڵات بەشداریەکەن کە ئەڵێن کوردن ڕاستەوخۆ باسی ئەو گەریلا و ئەو قارەمانانە بۆ ئێماکەن کە بەڕاستی قارەمانێتی ئەنوێنێن ئەوانی شانازی پێوە ئەکەن وەکو ژنێک یان وەکو کەسێکی دیموکرات خواست لە هەمووی دنیا جاوەری ئێمە خۆمان وەکو کوردێک بەڕاستی شانازیان پێواکەین ئێستا ئێمە بۆ هەموو گیانمان سەلماندووە کە ژنان هیچ شتێکیان کەمتر نیە لە پیاوان کە ژنان ئەوەی بیانەوە ئەیکەن بەڕاستی ئەوانەی کە ژنان ئێمە کاتی خۆی لە ڕێخستنەکانە کە کارمانەکرد ئەوەی بە ژنان ئەکرا بە پیاوەکان نەئەکرا چونکە ژنان زۆر وریایانە زۆر دڵسۆزانەتر کارەکانیان ئەکردوە ئێستش هەمومان ئەو پێشمەرگە و گەریلایەنە ئەبینین کە بە چ شێوەیەک لەو شاخانە کە هەموو ژیانی خۆیان لە دووتوێی چەک و جلوبەرگێکی خاکیە ئەبیننەوە ئەمانە بەڕاستی جێی شانازین و ئەم کۆنگرانە شانازیان پێوە ئەکا و ڕاوبۆچوونی زۆر جوانیان نەبوو ڕاوبۆچوونەکانیان لە دووتوێی دوو بابەتی ڕئیسیە بابەتێکیان وەکو ژنان وەکو باسم کرد بابەتێکشان وەکو دیموکراتی و ئازادی و نەتەوەی ئەمانە کاریگەری زۆر باشانەوە من پێشنیارەکەم کە ئەم کۆنگرانە بەردەوام بن کە بتوانن سەرجەم ژنان بێنە ناو کایەی خەبات و تێکۆشانی دیموکراتیەوە چونکە تەنیا ئێمە ئەتوانین لە ڕوانگەی دیموکراتیەوە مافەکانی خۆمان بەدەست بێنین ئەتوانین بە بیر و ڕاوبۆچوونە جوانەکانەوە سەرکەوتن بەدەست بێنین و میلەتیشمان بەرەو هەنگاوێکی باشتر و پێشکەوتوتر بنین. الزواج القسري أيضا في الصومال والأطفال يتزوجون بسن مبكرة جدا ونحن كنساء صوماليات نرفض هذا الشيء ونطالب بوجود قانون يمنع زواج الأطفال بسن مبكرة والزواج القسري. وضع النساء الصوماليات بشكل عام هو أن النساء يعانين من العنف الاجتماعي القائم على النوع والعنف الجسدي والعنف الجنسي وأيضا هناك تأثير النزاعات المسلحة والبطالة وفرص التعليم القليلة أيضا كلها تؤثر على وضع النساء في الصومال.
نعم، النساء الصوماليات بشكل عام متضامنات مع بعضهن البعض ويدافعن عن حقوقهم، وهناك منظمات نسوية تقوم بحملات توعية لتثقيف النساء الصوماليات بحيث يتضامن ويشاركن ويعبرن عن آمالهن وتحقيق ما يتمنون. أنا شاركت في هذا المؤتمر لكوني من الصومال لأعبر عن صوت النساء الصوماليات ومشاركة تطلعاتهن في المشاركة والتعديل والتمكين، وحتى أيضا شاركت لأتعلم من إخوتي لتبادل التجارب مع إخوتي من مختلف الدول، ولنرسم ملامح حقيقي لتحالف إقليمي يعبر عن هموم النساء وآمالهن. عندما نتحدث عن وضع المرأة في اليمن فإننا نريد أن نسلط الضوء على حراكها الثوري وكذلك مشاركتها وحرصها الشديد على أن تكون موجودة أو متواجدة في كل الساحات اليمنية وبكل القطاعات والمسارات رغم التحديات الكثيرة التي تواجهها وتمنعها وتحد من مشاركتها الفاعلة. ما زالت لدينا كثير من القيود في القوانين والتشريعات المحلية، ولكن تظل هي مناضلة في هذه التحديات لكي تصل إلى ما تريد إليه. كذلك لا ننسى أو لا نغفل عن ما دالت إليه الحروب وانعكاساتها على المرأة. قد تكون أثرت على كثير من القطاعات وعلى كثير من الفئات، ولكن كانت المرأة هي أكثر أو أشد تأثرا بهذه الحرب على كل المستويات سواء السياسية والاجتماعية والاقتصادية والثقافية وكذلك اليومية. فقدت الكثير من النساء عوائلهن وأصبحت هي المعيلة وهي التي تقوم بكثير من المهام والمسؤوليات على مستوى الحياة اليومية، وكذلك رغبتها في أن تكون عضو مشارك وفعال في الحياة السياسية. بوني أويكا كيشيناو تنوتيجي لسرشنان هي وحمو شنان حموز معنا كان زور كيشو ظلمزوري لسريانا بخاطر وكأم كونفرنس اللي بردوامه وبرجزار بوا حموز معنا كان ونتوكان وشنان ليرة آمادن بو شارع سري كيشكانيان بو شارع سري مافكانيان كبتوان لنا كمالقاب جيانك آزاد وما فيك آزاد وزمانك آزاد جيان كان وجن حمول لدوريك أمان جيك كوب بيته ويكتر قبول كانوا وب بيرو هناي كوبشنو كيشكانيا شارع سر كنا كونفرنسا.